خۆشەویستان کاتێک کە ئێمە وەکو خزمەتکارێک نەسیحەتی ئێوە دەکەین، ئێمە مەلایکە نین، ئێمەش مرۆڤین. کاتێک کە کچ و کوڕ ژن و پیا و ئاگر و بەنزین تێکەڵاو بێ بەخوا سەلامەت نابیت. بەخوا ئێمەش وەکو ئێوە مرۆڤین، حەزمان بە تاوانە ئەگەر خوا لێمان حرام نەکات. بەڵام ئێمە نەسیحەتتان نەکەین مەیکەن، خوا لە خۆتان مەڕەنجێنە لەبەر خاتری هیچ کەسێک. گوێرم حەدیثە صحیحە بگرین بزان شمولی چەندێکمان دەکا. حديثك صحيح ولا صحيحة هاتوا خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم سيكون في آخر أمتي رجال يركبون على سرج كأشباه الرحال. لكوتاي أمتكم دا خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم بياوانك بيدا دبن بياو رجال ما شاء الله لو رجالان خواه يقولون نمونيان زور نكات رجال کۆمەڵە پیاوێکن بە خۆیان دەڵێن پیاو یا دەڵێن ئێمە شازی پیاوین، بەڵام یەرکەبون على سرج كأشباه الرحال دەچنە بان شتێکی نەرم سواری شتێکی نەرم دەبن کە وەکو کۆپانی حوشتر وایە نەرمە کە ئەمڕۆ سەیارەیە هەم سواری دەبی هەم نەرمە کوشنەکە نەرمە. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەمە معجزەیەکە لە معجزەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ينزلون على أبواب المساجد. بۆی بەڕاستی پێویستە بە خۆماندا بچینە وەیە پرسیارێک لە ئێوە دەکەم، ئەو ئافرەتانەی کە لە بازاڕیان بینین ئێستا بڕۆ ئەو دەشتە بزانە چەندێ ئافرەتی سافرە و بێلەچکە بینی، قۆڵ ڕوت و سینگڕ و قاچڕوت ئەبینیت، بزانە چەند ئافرەت چەندەها هەزار ئافرەت ئەمڕۆ هەر نوێژ ناکات لەبەر میکیاژەکەی لەبەرەوەی شوێنێک نوێژی تیا بکە لە شوێنێک ئەو مزگەوتە دەیەها ماڵدانیشت و کابرا لەکوێ سەراوکە لەکوێ دەست نوێژ بگرێ فەقیرە. تۆش تاوانباری باوکی بەڕێز برای بەڕێز پیاوی بەڕێز. بەڕاستی کارە ساتێ زۆر گەورەیە. ئایا ئەمانە کچی کێن؟ ئایا ئەمانە ژنی کێن؟ ئایا ئەمانە کچی کێن کە لە بازاڕەکانە خەڵکیان فەساد کردووە، گەنجیان تووشی گوناه و تاوان کردووە؟ کچی کێن و ژنی کێن و خوشکی کێن؟ واضحة وەڵامەکەی لای هەمومانە. بەخوا زۆربەی کچی ئەو ئافرەتە ئەو کەسانن ئەو پیاوانن ئەو ئافرەتانن کە خۆیان بە دیندار و خواپەرست دەزانن. بۆی ئینشاڵڵا با ئاگامان لە خۆمان بێت لە ماڵی کێوە دەرەچن، لە ماڵی ئێمەوە دەرەچن، لە ماڵی ئەهلی مزگەوتەوە دەرەچن بەعام، بەڵام کارە ساتە بە شێوەیەکی ناشەرعی دەرەچن. بەس مانگی ڕەمەزان پۆشتن و تەواو جەژن پەنا بەخوا لە چک نامێنێت تەواو. بۆیە ئینشاءڵڵا ئەگەر پێتان خۆشە لە قیامەت سەربەرز بن محاسبەی سەخت نەکرێن ئاگاتان لە شەرەف و ناموسی خۆتان بێت، بیپارێزن کە لە دەستان چوو ناگەڕێتەوە. لە کۆتاییدا دەمانەوێت خاڵێک باسکەین. خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئێستا الحەمدولله هاتوونە بۆ مزگەوت، ئەو خەڵکە هاتووە بۆ مزگەوت لە هەموو مزگەوتەکانە. خوای گەورە دەفەرمێ نوێژی ڕاستەقینە ئەو نوێژەیە کە ڕێگریت لێ بکە لە چی؟ عن الفحشاء والمنكر. ڕێگری لە فاحیشە بکە، ڕێگری لە خراپە بکات. بەڵام نوێژ دەکا و خراپەکاری دەکا، نوێژ دەکا و سافیرەیە، کەواتە ئەم نوێژە ئەو نوێژە نیە کە خوا داوای کردووە. نوێژی قبول کراو ئەگەر وەکو عرف و عادەتێ وەری نەگری وەکو دین وەریگری ئەبێ گۆڕانکاری بەسەرتا بێت. ژنەکەی نیولەچکی بەسەرەوەیە یا هەلەچکی بەسەرەوە نیە، کچەکەی بە هەمان شێوە. کەواتە ئەم نوێژە ئەو نوێژە نیە کە خوا داوای کردووە لە ئێمە، کە هەندێکمان کچەکان و خێزانەکانمان سافیرەیە. والله پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانی کە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن نەک ناچنە بەهەشتەوە، ئەفەرمێ بۆنی بەهەشتیش ناکەن. تو خوا پێتان خۆشە کچەکان و خێزانەکانتان بۆنی بەهەشتیش نەکەن؟ والله پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ خراپترین ئافرەتی ئێوە ئەو ئافرەتانن کە سافیرن، بەلەنجەولار دەڕۆن، خۆیان و خەڵکیش تووشی فیتنە و گوناه و تاوان دەکەن. ئەگە پێت خۆشە کچەکەت جەهەنمی بێ خێزانەکەت بە هەمان شێوە، ئەوە قڕ بەسەر خۆت و خێزانیشت بە کچیشت، چونکە بۆ جەهەنم دەڕوات. بەخوا کاتی ئەو ڕاتە جەهەنمەوە تۆش بە پاکی و بە سەلامەتی ڕزگارت نابێ. باشە ئەی باوک ئەی مێرت چۆن خێزانەکەت بۆ جەهەنم ڕۆی کچەکەت بۆ جەهەنم ڕۆیشت؟
وا دەزانی تۆ بەبێ کێشە و مشکلە لە محاسبەی خوا ڕزگارت دەبێ نەخێر نەبەخوا جا بە خۆمان دابچینەوە ڕەحمەتان لێبێ با کچەکانتان داپۆشراو بن خوشکی بەڕێزم بەخوای گەورە خۆ داپۆشی یانە کەیفی خۆتە ئاخر مۆدیلت ئاخر جلوبەرگت کفنە سپێکەیە ئەوە کارەساتە ئافرەتەیە خۆی دا ناپۆشێ ئیلا مەگەر ئەو ڕۆژەی کە دەمرێ و کفن دەکرێ ئەو ڕۆژە پۆشتەترین ڕۆژە لە ژیانیدا کە کفن کراوە تاوە پێشتر ئەوە پۆشتە نەبووە بەڵام کفنەکە پۆشتەیە کاتەوە بەڵام سوودی نیە و پۆشتەیە سوودی نە چونکە خەڵکی تۆی پۆشتە کردوتەوە مردوویتە تەواو ئێمە خزمەتکاری ئێوەین بچووکی ئێوە دەکەین تو خوا ئاگاتان لە کچەکان و خوشکەکانتان بێت تو خوا ئاگاتان لە خێزانەکانتان بێت ڕێگای سافیرەیان پێمەدەن سوێن بەخوا لە قیامەت خوا محاسبەی سەختان دەکا سوێن بەخوا کچەکان و خوشکەکان و خێزانەکانتان جلوبەرگی شەرم و حەیادا بکەنن سوێن بەخوا خوا لەگەڵ شەیتانە حەشتەنەکە لە جەهەنەمە دەبا لە خوا بترسین و پیاو بین خاوەنی غیرەت و کەرامەت بین